ڕێز و سڵاو بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە درێژەی زنجیرە بەرنامەکانی تایبەت بە ڕێزگرتن لە 26 ڕێبندان ڕۆژی کۆمەڵا دیدارێکمان دەبێت لەگەڵ زۆر بەڕێز و خۆشەویست هاوڕێ ئەحمەد بازگەری شاعیر و کەسایەتی خۆشناوی نێو ڕیزەکانی کۆمەڵا لەم بەرنامەیەدا چەند پرسیارێکی تایبەت بۆ ڕۆژی کۆمەڵە و هەلومەرجی سەردەم و تێبینی بەڕێزیان سەبارەت بە داهاتووی خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان دەخینە ڕوو بۆ هیوایی ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگای سەرنجی ئێوەی ئازیز بێت لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بەرنامەیە. کاک ئەحمەد سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامەیەدا. زۆر سپاس بۆ خۆت و بۆ هاوکارانی بەرنامەکە و سڵاوێکی گەرمیش لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەر خۆش بێ. زۆر سپاس. کاک ئەحمەد بەڕێستان وەک کەسێک کە بەشێک لە ساڵەکانی تەمەنتان لە ڕیزەکانی کۆمەڵەدا بەسەر بردەوە سەرگەرمی خەبات و تێکۆشان بوون چی ئەڵێن سەبارەت بە ڕۆژی کۆمەڵەوە تا 26 ڕێبندان؟ زۆر سپاس. من فقط پێشەوەی کە بسمە سەرجای پرسیارەکەت ئەم ساڵ لە هەلومەرجێکی زۆر تایبەتیدا ڕۆژی کۆمەڵە ڕێز لێ دەگیرێ و یادی ئەو ڕۆژە بەڕێز دەکرێت. ئەویش هەلومەرجێکە کە لەم یەک مانگی دواییەدا یا مانگونیەوەی دوایەدا جمهوری ئیسلامی کۆمەڵکەژیەکی کردووە دەستی بە خوێنی هەزاران دەیان هەزار ئینسان سوور بووە هەر لە تاریخی خودی جمهوری ئیسلامیشدا کە تاریخێکی پڕ لە خوێن و جنایەتە ئەم یەک مانگونیەوەی دوایی شتێکی بێوێنەیە یعنی قەساوەتێک بیانڕەحمی و دڕندەیەکە ئەم حکوومەتە نەگریسە لە خۆی نیشانداوە حتا ئێمەی کە 48 ساڵ لەگەڵی دەرگیرین غافڵگیر بووین کە چەندە ئەمانە دەست نەپارێزن بۆ ئینسان کوشتن. هەر بۆیە من لێرەکانەوە دەم هەیە هاوخەمی و هاودەردی خۆم لەگەڵ تەواوی ئەو کەسانەی کە لەم دوایانەدا یان گیانیان بەخت کردووە یان بریندار بوون ئەو دایک و بابوو خوشک و برایانەی کە خۆشەویستێکیان نەگەڕاوەتەوە ماڵ کە ئێسێ بێ سەر و شوێنە هاودەردی خۆم هەم لەگەڵ خەڵکی ئێران و هەبە تایبەتی لەگەڵ خەڵکی کوردستان دەرببڕم. هیوادارم ڕۆژێک یان هێندەی پێنەچێت کە ئێمە بتوانین ڕۆژی کۆمەڵە لە فەزایەکی ئازاددا بێ دەسەڵاتی جمهوری ئیسلامی جێژر بگرین. سپاس بۆ پرسیارەکە ڕۆژی کۆمەڵە لە تاریخی ژای شخصی منیشدا ڕۆژێکی زۆر تایبەتیە. هەموو کەس ئێستا ئەوە دەزانێت کە ئەم ڕۆژە دوای گیانبەختکردنی کاک حەمحوسێنی کەریمی کە 2 ڕۆژ پێشترەکەی ساڵی 57 پێش قیامی خەڵکانی ئێران بریندار ببوو لەگەڵ مەرجی ئەو کۆمەڵای عەلامی ئاشکرابوونی خۆی عەلام کرد. بەڵام کۆمەڵە ئەو سەردەم 9 ساڵ بە نەهێنی کاری کرد بوو. ئەم شتە بۆیە پێم خۆشە بیڵم کە ئەم بەنهێنی و خۆ ئاشکراکردنی کۆمەڵە تەشکیلاتێکیان حیزبێک نەبوو بۆ نەسلی منیان کەسانی کە ئەو سەردەمی نێوێشی ئاشنا بێ یان حتا بیزبێتمان تشکیلاتێک بوو کە لە مەزموعەیەک ئینسانی تێکۆشەر و خەباتکار و سوسیالیست و کۆمونیستی ئەو سەردەمی کوردستان دروست ببوو لە ئیلیتی ئەو سەردەمی کوردستان ئەویش نەک هەمووی بەشێکی بەرچاو بەڵام نەک تەواوی ئەو کەسانی کە دواتر بەم ڕیزە پەیوەست بوون ئەعلامی ئاشکرابوونی کرد. ئەم ئەعلامی ئاشکرابوونە ئەهمیەتەکەی لێرەکاندا کۆمەڵە چۆن بوو لە شرایاتێکی ئاوا سەختدا کە جمهوری ئیسلامی حەملەی کرد یعنی جمهوری ئیسلامی هێندی پێنەسوو کە هێرشی کردە سەر کوردستان بەڵام کۆمەڵە فاسلێکی زۆر کەمدا و بە هێزشی زۆر گەورە لە کوردستاندا و ئەمە ڕەمزی ئەم گەورەبوونەوەی کۆمەڵە بە بڕوای من ئەو سەردەمی تەنیا لە شخصیەتی کادرەکانی کۆمەڵە پێکهێنەرانی کۆمەڵە کەسانی وەک کاک حەمحوسێن کە بە مەرجی ئەعلامی ئەو ئاشکرابوونە کرا لەسەر ئەم ئەعتبارە کۆمەڵە دروست بوو. بۆیە خەڵکی کوردستان لە هەر زەیەک دایاندی
ئەو بنیادەمانەی کە پەیوەست بوون یان خۆیان متعلق دەزان بەم ڕێبازە دەیانزانی ئەگە ئەم کەسانە لەگەڵ حیزبێک بن ئەمە حیزبی چاکە کۆمەڵە ناوەختی علامیەکی بڵاو کردبەوە بۆ شێوەنە ئەساسنەوە پرۆگرامێکی هەبوو بەڵام شخصیت و کەسایەتی کادەکانی ئەو سەردەمی کۆمەڵی لە فاصلەیەکی کورتی نەناسراودا کرد بە هێزێکی زۆر گەورە لە کوردستاندا ئەمە ئێستاش هەر شاملە بە بڕۆی من ئینسانی خۆشنێ و ئینسانی وەفادار ئینسانی بە بڕوە ئینسانی ڕاستگۆی زۆر تێدا بێ ئەو حیزبە شانسی موفقیت و شانسی گەورەبوونەوەی لە نێو زانای کوردستاندا هەیە هەر ئەو دەورە بۆیە کۆمەڵە لە هەموو ئەو ساڵانەدا هەموو ساڵێکی نەک 26 ڕێبەندان لەگەڵ هەر دەستکەوتێک کە ئەم خەباتە لە کوردستاندا بوویەتی جارێکی دی کۆمەڵە لە مێشتی من یان لە مێشتی ئەو کەسانیدا کە دڵیان لێدەدا بۆ ئازادی ئینسان بۆ بەرابەری ژن و پیا و بۆ حەقی کرێکار و زەحمەت چێش بۆ زوێبوونەوەی دین لە مەزهب هەموو دەستکەوتە سێکولار و ئینسانیانەی کە زۆر گوتراونەوە دەگوترێنەوە ئێسێشر بەدەزێ من نابێ ماندووبین لە گێڕانەوەیان کۆمەڵە تەداعی دەبێتەوە بۆ من کۆمەڵە وەک نێو نێوێکی خۆشەویستە 26 ڕێبەندان ڕۆژێکی پیرۆزەکە ئەم حیزبەی تێدای ئالام کرا بۆ 48 ساڵیشە خەبات دەکەوە ڕیزی گیانبەخت کردوانی ئەم حیزبە کۆمەڵە زۆر کورت نییە بەداخەوە ئەمە زۆریش درراوە بۆی کۆمەڵەگەیوەتە ئەمڕۆکە پێکەوە دانیشتوین لەسەر ئەم تاریخە دەکەین بەڵێ کاک ئەحمەد هەلومەرج و سەردەمەکە چۆن دەبینن یعنی بڵێن سەبارەت بە بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان و ئەرکی هەڵسوڕاوانی نێو ڕیزەکانی کۆمەڵە دەبێت چۆن بێت تا وەڵام دەرەوەی خواسی سەردەم بێت بەدیدی ئێوە من لە شای لەهۆ لەو قسە باسێکەوە ڕۆدوو بە دوو دێکین شتێک زۆر تکرارکەمەوە لە بەرەوەی کە زۆر باوەڕم پێێتی کۆمەڵە هەرچەند نەهادینێ خۆشەویستێکی لە کۆمەلگای کوردستاندا یان ڕەوتی کۆمەڵە ئەو دەستکەوتانێک کە بە نێوی کۆمەڵە یان کۆمەڵە نەمامەکەی وەختی خۆی چەقاندۆ سەخری کە بەری گرتووە دەبێت هێ گەورەتر بێتەوە دەبێت هێز کۆکاتەوە هەتا بنیادەمە شەریفەکانی کوردستان ئینسانەتیە کۆشەرەکانی کوردستان کرێکارە ڕێبەرەکانی کوردستان ئەهمیەتی هەیە هەر هەڵسوڕاوێکی کۆمەڵە بەو نیەتەوە ئەو دەستکەوت و فکرانەی کە ئەوان خۆیان هەیەە دەبێت خوێندنەوەیان بۆی هەبێت خوێندنەوەیان بۆی هەبێت و بەرەساسی ئەو خوێنەوە تەسمیمی دروست و بەجێ بگرن لە تەسمیمەکە هەمووزارێکە تەکیت بکەنەوە و ئەوە بەڕێوە بەرن نکتەیەکی کە بە نظر دەبێت بیر و هزری هەموو هەڵسوڕاوێکی کۆمەڵە یان هەرسوڕاوێکی مەدەنی یان هەر کەسێکی کە دەڵم دەی هەیە کۆمەلگای کوردستان هەنگاوێک بەرەو پێشبەرێ ئێمە دەبێت دەستکەوتەکانمان بە کەمترین تەلەفات بن دێنی هیچ علاقەیەک بۆی کە ئاماری گیانبەخت کردوانی ئەم دەستکەوتانە زۆر بێت نابێ ببێت هەتا بکرێت تەلەفات کەم هەتا بکرێت دەستکەوت زۆر ئەوەش ئەم چەند ساڵی ڕابردوو کۆمەلگای کوردستان ئومێدێکی داوە بە ئێمەمانان کە لە دەرەوەین یان ئێمەمانانێکی کەرگەڵ ئەو ڕەوتە بووین دەزانین کاری زۆر گەورە دەکرێت ئەم کارە بێت تێگەیشتنی ڕێبەرانی محەلی ڕێبەران و هەڵسوڕانی کە لەوێن ئەسڵان ممکن نییە بۆی ئومێدێک هەیە کە نەسڵێکی تازە لە تێکۆشەرانی بە بیر و باوەڕ و هزر کەسانێک کە تێدەگەن خوێندنەوەیان هەیە و دەتوان تەسمیمی دروست لە شرایەتی تایبەتیدا بگرن یەکزار زۆرە بۆیە من پێم هەر ئەو مەسلەی هێز کۆکردنەوە هەتا زۆرتر بین دەستکەوتەکانمان ڕاحەتر بۆ بەدەست دێت ئێمە دەبێت علاقەمان بە گەورەکردنەوەی ئەم تەشکیلاتە ئەم ڕەوتە بە کەسانێکەوە کە هاودەنجین دەبێ مە خاڵە هاوبەشەکانمان بدۆزینەوە کەمتر تەمەرکوزمان هەبێت لەسەرەوەی لەکوێ ئیختلافمان هەیە خاڵە هاوبەشەکان بە بڕوای من زۆرترن لە بینی لە نێوان تەواوی ڕێبەران و هەڵسوڕاوانی ئەم دەورەی بزوتنەوەی خەڵکی کوردستان و بزوتنەوەی سەب لە کوردستاندا دەبێت بۆ ئەو تێکۆشان بکرێت بەڵێ هاوڕێ ئەحمەد وەک ئاگادارن ڕەوتی ڕووداوەکان لە ناوچەکەدا ڕاستەیەکی مەترسیداری سەبارەت بە داخوازیەکانی خەڵکی کوردستان
لە هەر چوار پارچەکەی بەخۆیەوە گرتووە بڵێن بە تایبەت دوای ڕووداوەکانی ئەم دوایی سووریە و ڕۆژاوای کوردستان بۆ چۆنی بەڕێستان چییە و چۆنی دەبینەوە ڕووداوانە ئەو دوو ڕووداوانەی ئەم وەک تۆ باست کردی و ئاخرانەوە مەترسیدار و بە ئاقارێکدا دەڕوە کە ئێمە هیچمان نامان هەوێیان زۆر ئەوە شتێکی تازە نییە نەبوو تۆ نەبوو من نەبوو هەموو کەسێکی کە خۆی بە تعلق دەزانە بەم ڕێبازە یەک شت کە بە نظری من ژانێکی گەورەشە ملەتی کورد وەک میلەت نەتەوەی کورد نەتەوە ئەگەر گەورەترین نەبێت یەکێک لە گەورەترینەتەوەکانی ئەم دنیاە کە بێت دەوڵەتە کە بۆ خۆی ساحەبی چارەنووسی خۆی نییە کە ناتوانێت بەدەستیەوە بگرێەوە بڕیارانەیە کە بە قازانجی دانیشتوان و تەبعەکانی ئەم نەتەوانن لە ئەو چوار دەوڵەتە خوێنخۆر و داگیرکەر و هێرشبەر و خوێن ڕێژاندا دابەش بۆ کێسەش هەروایە ئەوە لە شەرایەتێکیشدایە خەڵکی کورد ناڵم بە پێچەوانەی خەڵکانی دیکە بەڵام لە نێو تەواوی ئەو خەڵکانەی دنیادا هیچێک لە سڵح خواستترین ئاشتی خواستترین میلەتەکانە میلەتێکە کە جیرانەتی یەکجار خۆشە لەگەڵ هیچ نەتەوەیەکی دیکەی شەڕێکی نییە پێی خۆشە لە سڵح و ئارامشدا بێت بەڵام لەو بەریەوە لەگەڵ مەزموعەیەک حکوومەت و سیستمی دڕەندە ڕوبەڕوویە کە نەدەنجی دەبیسترێ نە ویستەکانی لێ قبول دەکرێت ئەمە نیگەرانێکی سوزانم چەندین دەیە لە نێو خەڵکی کوردستاندا هەیە هەر بۆیە بەڵام ئەم دەورەی ئاخریش ئەوی کە تۆ باسی ڕۆژاوات کرد لەوێ ئێمەگە تۆزێک بگەڕێنەوە بۆ چەند ساڵەوە پێش هێزێکی ڕەشی وەک داعش هێزێکە کە دنیای تووشی خۆفێکی سەرسام هێنەر کرد بوو بۆ ئینسان کوشتن بۆ بیری گەندەڵی دواکەوتوانە نەتەوەی کورد میلەتی کورد هێزە چەکدارەکانی کە بە بزوتنەوە تعلقیان هەیە گەورەتی نەخشیان هەبوو دەوریان هەبوو بۆ بێدەنگکردن و تێکشکاندنی ئەم هێزە دنیای نەجاتدا بەنەوەیەک دەدەست ئەم هێزەکە خەتەری ترۆریزم و خەتەری ئەو بەدبەختیانەیە کە ئەوانە دەیهێنن بۆ کولی دنیا بەڵام هیچ هەست ناکرێت زامعی ڕۆژ ئاوە یان ئەو کۆمەڵگەیانەیە کە دەبێت سپاس گوزار بن لە بەرابەر ئەمنەتەوەیەکاوە نەترسانە پێشی بەم هێرشەگرت هیچ دڵخۆشیەک دروستکەنە نێمیلێتدا کەوانە پێدەزانن کە ئەمە چەندە ئەرزشی هەبووە ئەمە ژانانن کە خەڵکی کورد زار لەگەڵ جوار دەیکەن و بەداخەوە شکستەکانمان لە سەرکەوتەکانمان لەو بابەتەنەوە زۆرترن بۆیە من پێم وابێت پشتبەستن بەخۆ کۆکردنەوەی هێز بەخۆ و بینەوەی ڕێحەلی نێوخۆیی دەبێت لە سەدری فکرەکاندا بێ بەڵام ئەگەر لە دەرەوە هێزێک هەبێ دەوڵەتێک هەبێ قودرەتێک هەبێ بە پیلمانەوە بێ بە پشتمانەوە بێ کارێک کە بۆ ئێمە کار هاسانی بکات ئەمن هیچ مشکلێکم لەگەڵی نێوە پێمادێ پێشوازی لێ بکرێت بەڵام بە هیوای ئەوان دانیشتن و چۆگرتن و پێمان وابێ ئەوانیان ڕزگارمان دەکەن بەدبەختێکی گەورە دروست دەکە هەر ئێستاش جمهوری ئیسلامی دوای ئەم قەتڵی عامە گەورەی کە بۆ خەڵکی خۆی و لە کوردستانیش کردی ئێستاش مەسەلەن ئەمریکادا دەنیشتە لەسەر مەسەلەی هێزی هەستەیی لەگەڵی مزاکرە دەکەنی حتا تەوهینێکە بە شعوری ئەو هەموو داغدار و بریندارانەی بە ملیۆنی لە ئێراندا دروست بوون ئەوان بیان هەیە کارێک بکەن ئەمە پێمەدە پێشوازی لێ بکەین بەڵام هیوایان پێ ببەستین هەر ئەو سەرخوردەجێ دەبینینەوە کە تا ئێستا بەداخەوە شکستەکانمان لەو ڕابطانەدا زۆرتر بوون بڵێ هاوڕێ ئەحمەد لە ڕوانگەی بەڕێستانەوە بوونی ڕوتێکی وەکو کۆمەڵە لە بزوتنەوەی شۆڕژگەڕانی کوردستانە چەند گرنگە و بەهێزتربوونی لەم قۆناغەدا تا چەند بە قازەنجی ئەم بزوتنەوەی بۆەوە ئەبێت ئەمن فقط بە پرسیارێک ئینسان لە خۆی بکات تەسەور بکە فقط چاوانی ببەسێت تەسەور بکە ئەم بزوتنەوەی ڕزگاری خوازانەی یان مافخوازانە یان شۆڕژگەڕانە هەرچێکی من تۆ لێ نێوی لێ دەنێن یەک لەحزە کۆمەڵی لێ حەزفکە یان ڕەوتی کۆمەڵە لێ حەزفکە
کە بۆ کۆمەلگایەکی کە هێزێکی ئەوە کەما بێت ڕوتی کۆمەڵە یان ئەوەی کە بەو ڕوتە دەناسێت دەمزە ڕوتی کۆمەڵە فقط بە تەشکیلاتی کۆمەڵە نازانم بێنی هەر بنیادەمێکی کە مەسلەی بەرابری ژن و پیاوی بۆ مهمە و بۆی گرنگە هەر بنیادەمێکی لەسەر پرسی منداڵ تۆخ خنەی هەیە کە سندە بەڵای دروست کردو بۆ کۆمەلگایە ئەمانە هەمویان وەختە کۆدەکەیەوە لە توربێنێکیان داوای دەزانانی ئەوە نێوی ڕوتی چەپە یان ئەو چەپیش لە کوردستان و لە ڕۆژ هەڵاتدا لە ئێراندا بە کۆمەڵ تەداعی دەبێتەوە تەنیا هێزێکی بەتۆوەستووە هێزی چەکداری هەبووە هەروەک عەرزم کردی پێشترش لیستێکی توران لە گیان بەختکردوانی هەیە ئەمە بەو معنایە ئەهمیەت دەدا ئەو بنیادەمانە یان ئەو هێزیان ئەو تەشیلات و سازمانەی کە بۆ ئەم مەسئلانە تێدە کۆشێ دوان لە فکریدایە هێزێکی مهمە بۆ کۆمەڵگای مەدەنی و کۆمەلگایەکی کە قوڵای درستی کەین سەر لە نوێ درستی کەینەوە لە کوردستان لە نێو ئەوەنداش ئەمنەوە بۆیە خستە دوایە مەسلەی نەتەوەی مەسلەی کوردە خەڵکی کورد هەر لە ئەوڵی قسەکانمان دە باسمان کرد میلەتێکە کرد ئەگە کوتم گەورەترین نەبێت لە گەورەترین میلەتەکانی دنیاە کە هیچ مافێکی پێڕاوە نابیدرێت زۆر وڵات هەن هەتا بەقەت شارێکی کوردستانیش نابن واتیکان کە مەزهەری دواکەوتوی ئەرتزاع لە دنیادا حەسارێکی گەورەیە لە شاری ڕۆم لە ئیتالیا کە بۆ خۆی دەسەڵاتێکە و دنیا ڕسمێتی ناسیوە بەڵام میلەتێکی چەند دە ملیۆنی چل هەتا پەنجیان هەچەندێکی هەیە ئامارمان بە دەقیقی لە دەستدانە ئەو مافێنە بۆیە هێزێکی وەکو کۆمەڵە ڕوتێک کە قسەی وەک کۆمەڵە دەکات بۆ فکر دەکات بۆ مەسلەی نەتەوەیش دەتوانێت پێشڕەو بێت کارێک کات کە دەستکەوتەکانی دوایە لەسەر وێرانەی جمهوری ئیسلامی کۆمەلگایەکدا بمەزرێت کە کۆمەلگای شکاوی ئینسانە تێدا هەموو مافەت زەوت کراوەکانی نەتەوەیشی هیچ تێدا بەراورد دەکرێت بۆ ئینسانی ئەو کۆمەلگایش نعمەت و خۆشی و ژیانی تازە دروست دەکات ئەمە دەکرێت بەو هەر ئەو شخصیەتانەی کەم باسم کرد ڕوتی چەپ خۆشبەختانە خەڵکی خۆشنێ و خەڵکی ساڵح خەڵکی شۆڕژێر خەڵکی ڕازگۆ خەڵکی بەرچاوڕوون خەڵکی بە معلومات و سەوادداری بەتێبێت لەم ساڵانەیە دوێیدا زۆر یەکجار زۆرە ڕوتی چەبیان ڕوتی کۆمەڵات دەبێت ئەوانە بە ئی خۆی بزانێت ئەوانە کۆکاتەوە لە دەوری خۆی ئەگەر ڕوتی چەبیان ڕوتی کۆمەڵە کە تۆ پرسیارەکە لێکردم زۆرتر بۆ ئیختلافەکان بگەڕێت یان لە چوارچێوەیەکی قەتیسماوی فکریدا خۆی زیندانی کە و هیچ کەسی کە نەتوانێت زەفەری پێ بە بە و باوەڕەوە هەر پێوا بێت بە قەولی فارزەمڕێمان یەک پادارە بچێتە پێشێ زەرە دەکا ئەو تەشکیلاتە ئەو ڕوتە بۆ ئەم پێمە وەک لە ئەوەڵی قسەکان و عرزم کردی بۆ بەهێزکردن و بۆ زۆربوونی ئەم ڕوتی سەپە کۆمەڵە و تشکیلاتی کۆمەڵە فکری کۆمەڵە دەبێ حەول بدات و خۆشبەختانە کەسانی ئاوا کە بتوانن نقطە مشترکەکانیان ئەوەندە زۆر بن کە ئێمە بە تەوافقی عمومی بگەین لەگەڵەوەی کە بتوانین ئەودا ئەو زوتنەوەی بە سەرنجامێکی ئینسانی بگەێنین هەیە هەر بۆیە لەو ڕابطەدا ئومێدم ئەوەیە کە هەمومان بۆ گفتمانێک چی مشترک هاوبەش تێبکۆشین و بیکەین بە مەشغەڵەی فکریمان هەم ئێمە لە دەرەوە هەم ئێوە لەوێ هەم ئەو فعالان و هەڵسوڕاوانی نێوەوە کە ئەم حیزبە ئەم ڕەوتە پێویستی هەیە بە زۆر بوون داهاتوویەکی ڕوون لە کوردستاندا لە ڕۆژهەڵاتدا کەسەوە منزورمە ڕۆژهەڵاتی کوردستانیان کوردستانی ئێران تەنیا بە ڕەوتێکی چەپی بەهێزەوە دەتوانی دڵت خۆشکەی کە کۆمەلگایکی ئینسانیدا دەنووسێنە من بەڕاستی هیچ ئالتەرناتیڤێکی دیکە مناسب نابینم بۆی کە پێمانوا بێ دڵخۆش بین کە مناڵانێکی کە ئێستا لەژێر ئەم حکوومەتەدا قەڵاچۆ دەکرێن خەڵکێکی کە خوێندەوارە مەجبورە کۆڵبەری بکە و بەو شێخانەوە دەکوژرێن ئەوانە
سفران ڕەنجین بێ و ئاوادایم بکەینەوە ژینگەکە سەوزترکەین ئەمە وەزیفەی چەپە وەزیفەی ڕەوتی کۆمەڵەیە و ئەوە دەبێت بە هەمووانمان تێبکۆشین داهاتووی کۆمەلگای کوردستانی ئێران زامنی خۆشکردنەکەی تەنیا ڕەوتێکی چەپە کە ئەمە خۆشبەختانە هەتا ئێستاشی لەگەڵ بێت بە کۆمەڵەوە دەناسرێتەوە هێندێک هەن کۆمەڵان و ئەوە دەبێت لە سەریان تاکید بکرێت و لە گوتنەوەیان وەڕەز نەبین بەڵام ڕێیەکی ئینسانی و متەوازعانە ببینەوە بۆی کە چۆن هێزی بۆ کۆبکەینەوە. هاوڕێ ئەحمەد بەڕاستی پرسیارێکی تایبەتم نەماوە کە لە بەڕێستانی بکەم سپاسك بۆ هەموو ڕوونکردنەوەی کە لە کۆی پرسیارەکانە جواب بداوە لە کۆتایە تەنیا مەوێ ئەوەت پێ بڵێم بە شعرە شۆڕش گێڕانەکانت کە هەمیشە جۆش و خۆشی قسۆتە ناو هەمومانەوە ئەگەر بکرێت چەند بەرهەمێک ئەگەر ئامادەت کرد دەبێ بتوانانی بۆمان خەنیتەوە سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم من بۆ چەند زمانایەک هەیە چەند شێرە لەمان ناکەم یەک شەر بۆ دەخەمەکە بۆ خۆی بەقەت چەند بەرهەم دەبێت تۆزێک زۆر توولانی نییە ئەڵبەتەڵان دوسێ دقیقەیەک توول لە شێشەیەکە ئەمە زۆریش خوێندومەتەوە لە جیایش پێشمە بڵاو بۆتەوە بەڵام سنجی ئەسێژ هەر مەوزوعەتی هەیە و لەگەڵ ئەم دەورە ڕەشێکی هەستە ئێمە تێدا دەژین و خەریکین تێکۆشانی بۆ دەکەین دەخوێنێتەوە شارێت بۆ دەخوێنمەوە کۆتایی پێشکەش بخۆت و بە هاوکاران و بە بینەرانی ئەم بەرنامەیە ئەوی شارە نێوی ئەم دەورە نێوی شارەکەیە ئەم چ ڕۆژگارێ چەت و پڕژانە ئەم دەورە پڕی مەرگ و پڕی دەرد و پڕی تاوانە ئەم دەورە هەتا چاو بڕدەکا هەر هەوری خەم دیارە بەڕاستی دژبەری ساوانە ئەم دەورە پەسیوێک گیان کلێنێک ئۆقرە بگری لێی نییە و سنگت بەرە و پەیکانە ئەم دەورە لە دووی ڕەحمان مەجێڕە چاو بە بێهودە کە گەردون وا بەدەست شەیتانە ئەم دەورە خەریکی باوەشێنی سکڵی عشقم من کە ڕۆژ ڕۆژی ئەوین قردانە ئەم دەورە منی عاشق بە ژینی خۆش و ئازادی گرفتارم جیهان زیندانە ئەم دەورە لە دەشتی مین دەچێ سەرتا سەری گێتی هەموو شوێنێ مەکۆی داوانە ئەم دەورە گوێسنی دایکانە ئەم دەورە سنوور و خوێنی سووری ڕەنجدەری کۆڵبەر سەمای مەرجی کرێکارانە ئەم دەورە شکنجە و کوشتن و ئامرازی جەلادان کە دنیاوە بەپەتیارانە ئەم دەورە بەهار و پاییز و زستان و هاوینم وەکو یەک شیوەنی فەسڵانە ئەم دەورە ڕمانی جوانیە و قەرکردنی ژیانە کە سێدارە لە ژین میوانە ئەم دەورە لەلای هیوا کوژانە دەستی باڵا بوون کە دەورە دەوری دڵبەردانە ئەم دەورە هەموو پیاوی زلن دەوڵەت مەدارانمان بڕۆ سەیریان دڵی گاڕانە ئەم دەورە کە لەرخەیرێ قوڕاوسکەی دەنجی ئینسانی بە ڕۆژی ڕوون دژی ئینسانە ئەم دەورە بە ئاواتی شنەی سروە و شەماڵی شاخ شەماڵی چی کزەی زریانە ئەم دەورە سەڵای مەرگ و قەڵاچۆیە لە سەد لاوە لە چاو بزرە هەسێکی جوانە ئەم دەورە ڕەحم شوێنی نییە و کاری ئەوان ئێستا لە خوێن خەڵتاندنی لاوانە ئەم دەورە ئەمن شەرمەندەتانم کۆرپەکان چونکە لەبەر چاوم مناڵ کوژرانە ئەم دەورە چلۆن شیرین دەگونجێ گەر سەبت بکرێ کەنا شیرینترین دەورانە ئەم دەورە بڵێم هێشتمان کە خێڵینا جوان مێران بە بێڕەحمی بکەن وێرانە ئەم دەورە بڵێم زاڵ بوون بە سەرمانە هەسەندی کە لە گشت لایەک قەڵای وەستانە ئەم دەورە بەڵام پێیان نەوێراین چل و چەند ساڵ
ئەگەر چی پڕوزەی شێرانە ئەم دەورە بڵێم پێیان نەوێران دوای چل و چەند ساڵ بترسێنن ورەی ڕۆژانە ئەم دەورە بڵێم زۆر بوون ئەوانەی بوون لە مەیدانە بڵێم کەم بوون ئەوەی ڕێزانە ئەم دەورە لەگەڵ تەحسینی من بۆ دەنجی سربەستان هەزار زار نەفرەتی شایانە ئەم دەورە زۆر زۆر سپاست دەکەم هەر بژی و سکوتوبی زۆر سپاس بۆ تۆ کاک ئەحمەدی خۆشەویست زۆر سپاس سپاس دەکەم لەگەڵ مانابووی لەم بەرنامە تایبەتە زۆر سپاس بە قوربانە بماگاتان لە خۆتان بێ موفق و سەرکەوتوو دەستەکانە خۆش بێ زۆر سپاس سەرچاوم مەمنون بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەرنمەیەکی تایبەتمان پێشکەشکردن کە سەبارەت بوو بە هاتنە پێشەوەی ڕۆژی کۆمەڵەواتە 26 ڕێبەندان و پەیوەست بەو زنجیرە بەرنامە و کەمپینەی کە لەو ڕێدا بۆ مانامە دەکەدەبوون سپاس کە تاوکو کۆتاییان بەرنمەیەش لەگەڵمانە بوون تاوکو بەرنمەیەکی تر هەر شاد بن